والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه أجمعين. اللهم ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. بیسەران و بینەرانی بەڕێز سڵاو و میهرەبانی خواتان لێبێت. لەخوای پەروەردگارە پاڕینەوە کار و کردەوە چاکەکانمان، خواناسیەکانمان، عیبادەتەکانمان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا لێ قبوڵ بفەرمێت. خوای پەروەردگار لە خێر و پاداشتی شەوەکانی لەیلەتول القەدر بێبەشمان نەکات. هەمومان ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو خێر و پاداشتە گەورەمان بەنسیب بکات. بەڕێزان و خۆشەویستان، ئێمە لە مانگی ڕەمەزانی پیرۆزداین، لە کۆتایی مانگی ڕەمەزانی پیرۆزداین، لە دەشەوی کۆتاییداین. فەرمودەیەک هەیە هەند بەشێک لە زانان ئەفەرمون ضعیفە و بەشێکیشە فەرمون حەسەنە، ئەویش ئەوەیە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی ڕەمەزان سەرەتاکەی ڕەحمەتە، ناوەڕاستەکەی مەغفیرەت و لێخۆشبوونی خوایە، کۆتاییەکەشی ڕزگاربوونێ ئومەتی پێغەمبەرە صلی الله علیه وسلم لە ئاگری دۆزەخ. ومێد دەکەین خوای پەروەردگار هەموو ئومەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ئاگری دۆزەخ ڕزگار کە و ناومان تۆمار بکات لەو کەسانەی کە لێیان خۆش بووە و لە بەهەشتیەکان ناومان تۆمار بکات. بەڕێزان و خۆشەویستان، لەم بەرنامەی ئەم پارشێوەدا لە خزمەتتانە باسی حەوت کار و کردەوەی چاکە ئەکەین کە ئینسانی موسڵمان بتوانێت خوای گەورە یارمەتی بدات لەم مانگی ڕەمەزانی پیرۆزەدا، ئەنجامی دابێ ئەوەی کە ڕۆیشتۆ ئەوانەی کە ماویشە و ئەو چەند ڕۆژەی کە ماویشە بتوانین زیاتر و زیاتر ئەم عیبادەتانە ئەنجام بدەین. لەبەر ئەوەی بەڕاستی هاتنی مانگی ڕەمەزان و ئەوەی کە خوای پەروەردگار تەمەنی پێداوە و گەیشتۆتە مانگی ڕەمەزان بەڕاستی بەخششێکی گەورەی خوای پەروەردگارە سوبحانەهو وتەعالا بەو کەسەی کە خوای پەروەردگار تەمەنی درێژ کردووە. بۆیە بەڕاستی ئەبێ هەوڵ بدەین لە مانگی پیرۆزی ڕەمەزانەدا ئەم چەند ڕۆژەی ماوە زیاتر و زیاتر عیبادەت و خواناسیەکانمان بکەین. ئەگەر تەماشا بکەین بە ژیانی خواناسەکان و زاناکانی ئەم ئیسلامەدا و ئەم ئومەتی پێغەمبەرەدا صلی الله علیه وسلم، بەڕاستی ئەوسە ئەزانین ئێمە لە دینداری و موسڵمانەتی و خواناسیدا چەند کەمتەر خەمین، چەند یعنی بیرمان لەوە نەکردوێتەوە ئەوەندەی بۆ دنیا و بۆ خۆشیەکانی دنیا هەوڵ ئەدەین ئەوەندە بۆ خواناسی و لە خواترسان هەوڵ بدەین. بۆیە حەمادی کوڕی سەلەمە ئەفەرمێ یەکێک لە زاناکان بە ناوی سولەیمانی تەیمی ئەفەرمێ یەکێک بۆ لەو زانانە کە من لە خزمەتیا بووم، ئەفەرمێ هیچ کات و ساتێک نەبووە ئیلا عیبادەت و تاعەتی خوای تیا کردووە، بە بەردەوامی گوێڕایەڵی خوای کردووە و زیکرێک نوێژێک، هەتاکو ئەفەرمێ ئین کانە فی ساعەتی صەلاتین وەجەدناه مصەلیەن، ئەگەر کاتەکانی نوێژ بووایە ئەمان بینی ئەم پیاوە نوێژیە کرد. وإن لم تكن ساعة الصلاة وجدناه إما متوضئا أو عائدا أو مريضا أو مشيعا لجنازة أو قاعدا في المسجد. ئەفەرمێ ئەگەر کاتی نوێژی نەبوایە کاتەکانی تر بوایە ئەمان بینی دەست نوێژی هەڵەگرت، یاخود سەردانی نەخۆشی ئەکرد، یاخود لەگەڵ جەنازەیەکە ئاڕۆیش بۆ گۆڕستان و یان لە مزگەوتا دائەنیش زیکر و قورئانی ئەخوێن. ئەفەرمێ وكنا نرى أنه لا يحسن أن يعصي الله. ئەفەرمێ ئێمە بەڕاستی وا بینیمان ئەو پیاوە بەڕاستی بەس کار و کردەوەی چاکەی کردو و نەمان بینیوە بە ساتێک بە دەقەیەک بێفەرمانی خوای پەروەردگاری کردبێ سوبحانەهو وتەعالا. کەواتە ئینسانی مسڵمانی ڕاستەقینە ئەو مسڵمانەیە هەموو کات و ساتەکانی لە خزمەت خوادا بێ، بەوەی کە فەرمانەکانی جێبەجێ بکە بە عیبادەت و خواناسی و بەوەی کە لە گوناه و تاوان و سەرپێچەکانی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوور بێت. بۆیە بەڕاستی یەکێک لەو کار و کردەوانی کە ئێمە بە تایبەت لە ڕەمەزان و بە تایبەتترین لەم دەشەوی مانگی ڕەمەزانی پیرۆزدا ئەنجامی بدەین ئەوەیە کە بتوانین شەو نوێژ بکەین. شەو نوێژ کە یەکێکە لە عیبادەتە تایبەتەکان و یەکێکە لەو عیبادەتانەی کە خوای پەروەردگار سوبحانەهو وتەعالا ئەو کەسانەی کە شەو نوێژ ئەکەن و لە خزمەت خوادان لە شەودا خوای پەروەردگار کۆمەڵەشتی تایبەتی پێبەخشیون. بۆیە پێغەمبەری صلی الله علیه وسلم بە تایبەت لە مانگی ڕەمەزاندا فەرموویەتی من قام رمضان إيمانا واحتسابا غفر له ما تقدم من ذنبه. هەر کەسێک مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بێ و شەوەکەی شەو نوێژی تێدا بکە، خوای پەروەردگار لە گوناه و تاوانەکانی خۆش ئەبێت. کەواتە ئێمە پێغەمبەر صلی الله علیه وسلم چۆن فەرموویەتی من صام رمضان
ئاواش فەرمێتی من قامە ڕەمەزانە هەر کەسێک لە شەوی ڕەمەزاندا شەو نوێژ بکە خی پەروەردگار لە گوناهەکانی خۆش بێت. یەکێک لە زانا ناودارەکانی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە ناوی ئیمامی بەدرەدینی عینی فەرمێ لە شەرحی ئەم فەرمودەیە ئەفەرمێ پێغەمبەر فەرمێ غوفر له ما تقدم من ذنبه بە فعلی ماضیە فەرمێ واتە تأكيد بن دڵنیا بن کە خوای پەروەردگار سبحانه وتعالى لە گوناهەکانتان خۆش بێ کەواتە یەکێک لەو کات و ساتانەی کە ئەم دەشەوەی ماوە ئێمە لە خزمەت خوادا بەسەری بەرین بەشێک لە کاتەکان چەند سەعاتێک چەند دەقەیەک تەرخان بکەین کە شەو نوێژی تیا بکەین بە ئومێدی ئەوەی بەر ئەم لێ خۆشبوونەی خوای پەروەردگار بکەوین سبحانه وتعالى. وأبي ذر فرمي پیغمبر صلى الله عليه وسلم فرمي إن الرجل من قام مع الإمام حتى ينصرف كتب له قيام الليلة. پیغمبر صلى الله عليه وسلم فرمي هر کەسێک هەر پیاوێک هەر ئافرەتێک لە مزگەوتە لەگەڵ ئیماما نوێژی کرد هەتاکو ئیمام لە نوێژەکەی ئەبێتەوە ئەم لەگەڵ ئیماما بێواتە بۆ واتایی کە نوێژی ئیشا بکە لە مزگەوتە دوایی تەراویحەکان بکە و ویترەکان بکە ئەفەرمێ هەتاکو ئیمام تەواو بێ و ئیمام ڕوو ئەکاتە خەڵکەکە و دائنیشێ ئەفەرمێ ئەم کەسە هەتاکو شەوەکە وەکو ئەوە وایە ئەم شەوە هەتاکو بەیانی شەو نوێژی کردبێ و خوای پەروەردگار بە شەو نوێژ بۆ ئێنووسێ کەواتە لەوانەیە ئەم تایبەتمەندیانە بۆ پێغەمبەر و ئومەتەکەی بوو بێ صلی الله عليه وسلم لەوانەیە خوای پەروەردگار نەیدابێ بە هیچ پێغەمبەرێکی تر بە هیچ ئومەتێک لە ئومەتانی پێش ئێمە بەڕاستی بۆیە بەڕاستی ئێمە ئەبێ ئەمانە ئەم عیبادەت و خواناسیانە بە فرسەتێکی گەورە تەماشا بکەین کە خوای پەروەردگار تەمەنی داوین لەم مانگی ڕەمەزانە دابین بەڕاستی هەموو ئەو تەراویحانەی کە ئێمە یکەین لەوانەیە زۆر سعاتێکی پێ نەچێ نیو سعات بۆ 40 دقەی پێچێ بەڵام بەڕاستی ئێمە تووشی ئەجر و پاداشتێکی گەورە ئەبین وەکو ئەوە وایە شەوەکە حل لە نوێژ ئیشاوە ئێمە شەو نوێژمان کردبێ هەتاکو بانگی بەیانی پیرۆز بەڕاستی کەواتە ئەم عیبادەت و تاعەت و خواناسیانە لە غەیری مانگی ڕەمەزانە ناکرێت بۆ لەبەر ئەوەی لە غەیری مانگی ڕەمەزانە تەراویح نییە هەر نوێژ ئیشایە و ئەو کەسەی تر دوایی ئەچێتەوە بەینی خۆی وخوا ئەگەر لە ماڵەکەی خۆیدا شەوێ خەبەری بۆ یاخود کاتێکی تر شەو نوێژ بکا بەڕاستی بەڵام ئەمە تۆ بە چەند ڕکعاتێک تەراویح لە خزمەت ئیمامدا و لە مزگەوتا وەکو ئەوە وایە تو ئەو شەوە هەتاکو بەیانی خواناسی و کردبێ و هەتاکو بەیانی شەو نوێژت کرد بێ بەڕاستی. یەکێک لە زاناکان بە ناوی ئیبن جوڕەیج ئەفەرمێ لە خزمەت عەتای کوڕی ئەبی ڕەباحا بووم کە یەکێکە لە زاناکان و تابعین ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ 18 ساڵ لە خزمەتیا بووم ئەفەرمێ هیچ کاتێک نەبووە ئیلا ئەم پیاوە بە بەردەوامی عیبادەت و تاعەت و خواناسی کردووە بە بەردەوامی نوێژی کردووە ئەفەرمێ کە نوێژی ئەکرد یعنی سوورەتی بەقەڕەی ئەخوێن سوورەتی نیسائی خوێن ئەم سوورەتانەی ئەخوێن هەتاکو گەنج بوو توانای هەبوو ئەفەرمێ لە کاتێک دیشدا کە تەمەنی هەبوو پیر بوو ئەفەرمێ بە دانیشتنانەوە بەڵام بە بەردەوامی کە نوێژەکانی ئەکرد بەم شێوەیە بەڕاستی درێژەی بە نوێژەکانەدا بەڵە پەیوەندیمان لەگەڵە فەرموو دایکی محەممەدمان لەگەڵ ئەستێمانی فەرموو محەممەدمان لەگەڵ ئەستێمانی فەرموو السلام عليكم. فارمو كان محمد وعليكم السلام ورحمة الله وبركاته. ماما صاحب وهذه السلامية قال يكون زكاة تدفع في تفسير الزبي دائما تسمية لدن وشاب أبيت. بچه؟ والله أسبوعنا دار وشاب أسبوعنا بومنا كينتين. زكاة السرفترة بدأ بشي يعني؟ يعني بومنا زكاة بيدي إذا قصة يبون نذر والشاب يبون نسمة ينجم ولا تساعد أبيت باش جواب الزكاة أغلب سبوتين نادي الزكاة أبي أغلب سبوتين نادي أبي لنا أخوة أبي لي مثلا توما بس بي زكاتي سرفتري عن زكاتي قشتيا سرفتري ما مصنع واسم سرفتري باشا برسياري دوامت برسياري دوهم عن تكسيد بيه بون من لخطة إسميت بله لە خەتەکە نەفەر بێن اینجا لە دوا ئەوە بسم ناو شارە خەتی خەتی پێ بێ ئیشتەی حرامەیە حەڵام بڵێن وەکو ئەوە زیاد ناوەتە کراوەتەوە کە من ناو شارم ئەو خەتە ئایا ئەوە حرامە حەڵامە بەنیسبەت ئەوە برادەر هەیە بۆن منە برادەری خۆمە معاشیشی هەیە تەکلیف پێ ئەو خەتەکە جەگا جاتون زانێتم لە دەرەوەی شارێت
بزانم حەڵاڵە یان حرامە مامۆستاژیان ئەو مامۆ مسافر زۆر مهمە. باشە دەستت خۆش بێ برا بڕۆزەکەم. باوکی ڕەهێڵمان لەگەڵە لە سەی سادق فەرموو. سلام عليكم سيد. وعليكم السلام ورحمة الله وبركاته. سلام سيد. زين من خدمتك بالسيارة. فرموا. أقريت توعناي تعريف دين بيان. هاي هر واجب للسري. باڵێ ئەی فەرموو پرسیاری ترت هەیە؟ لا سيد برسيارة غير برسيارة ولا خدمتها. جواب بدەیەمەوە ئینشاء الله بەسەر چاو لە خزمەت. باوکی محەممەدمان لەگەڵ لە سلەیمانی فەرموو. مەڵە فەرموو باوکی محەممەد لە خزمەتی. سلامی خوا لێ بمام. سڵاوی خوا لێ بێ برای بەڕێزم. مەڵا دوکانێکمانەیە بنی مارکێتێ فەرموو. بائی 15 ملیۆن ئاشیای تایی بدم زان زەگادەکەی چۆن لێکێ زەگات لێکێ دوکانی چییە؟ دوکان بینی مارکێت خوارد. ئەزانی بای چەنگی تایە بیزەبێت؟ بەڵێ بەڵێ. باشە جواب بدەیەمە وەڵام بدەیەمە ئینشاء الله. باشە دەست خۆش. پەیوەندی کەمانەیە؟ بەڵێ کاک شەهابمان لەگەڵە فەرموو. سوالە دوو سوالم هەبوون وەڵا. کاک شەهاب فەرموو. سوالەکەم ئەوە بوو ئەمە جەبەلەچین هەیە جەبەل زێر کڕێ خۆشی پارە کڕێ خۆشی سەوتەکەی ساف نییە کاک. بەێ عقارەچین هەیە جەبەلەچین هەیە جەبەل زێر کڕێ خۆشی پارە کڕێ خۆشی هیچ پشتێکی شێ نایەتە بەرهەم کوش و پاوان بدی کوش و پاوانە حرامە. پرسیارەکەی لێ وەرگرم برایان و پێم بڵێن جوڵامی ئەدەمە ئینشاء الله کاک شەهاب. پەیوەندی کەمان هەیە کاک محەممەد پرسیاری سەرفترەی کرد ئایا بۆ غەیری ئەو شوێنە ئەبێت خۆی سەرفترە وا باشە ئەو شارەی کە تۆ تایە ئەژێ ئەو شوێنەی کە تۆ تایە ئەژەی لەو شوێنە بیدەی ئەگەر کەسێکی مستەحەقە بێ وا باشە لەوێ بیدەی بەڵام ئەگەر زەرورەتی شەبوو بۆ ئەمنە تۆ خزمێ کەسێکت هەیە لە شوێنێک و کەس نایناسێ لەوانەیە ئەگەر تۆ هاریکاری نەکەیت و ئەو زەکاتی سەرفترەی نەدەیتێ لەوانەیە محتاج بێ لەوانەیە نەتوانێ ئەتوانی والله ئەعلەم. بەڵێ شێمان لەگەڵە؟ بەڵێ فەرموو. باوکی شوان لەگەڵ باوکی شوان شوان بەڵێ فەرموو باوکی شوان. بەڵێ فەرموو. من مەبلەغە پارە نایتوێ ئەتوانم بخەمە بری زەکات. چیت هەیە قوربان؟ مەبلەغە پارە نایتوێ ئەتوانم بخەمە بری زەکات. بەڵێ دەیان ئەو دەست خۆش. دەستت خۆش بێ. پرسیاری دومی کاک محەممەد باسی تەکسی خەتی کرد. بەڕاستی ئەگەر بڵێن بێیاساییە و ناقانونی ئەو کەسەی کە خەتی هەبێ ناتوانێت بڕیاری قانون و حکومت و دەوڵەت وابێت ئەم کەسە نابێت لە ناو شاردا تەکسی بکە مادام خەتی دەرەوە هەیە ئەوە بەڕاستی مادام بێ قانونیە دروست نییە بۆ لەبەرەوەی ئەو قانونە کە دانراوە لە مەسلحەتی هەموو خەڵک دانراوە. چۆن ئەگەر کەسێک لە ناو شارە تەکسی بکا و ئەگەر بێ لە خەتەکەی ئەم نەفەر بارکە ئەم بێ نەفەر ئەبێ و بێ ئیژە بێ بەڕاستی ئەو کەسە شەر وایە مادام ئەم خەتەکەی دیاریە و شوێنەکەی دیارە کە ئیشی تیا بکە والله ئەعلەم دروست نییە ئیش لە ناو شارە بکە بۆ لەبەر ئەوەی ڕێی خەڵکی تر ئەگرێ و ئیشی خەڵکی تر بەڕاستی داگیر ئەکات. باوکی ڕێڵ پرسیاری ئەوەی کرد ئەو کەسەی کە پارەی فیدیەی نەبێت ئەگەر کەو کەسە فەقیر و هەژار بێ و پارەی هیچ نەبێت ئەگەر خزمێ کەسێکی هەبێت بۆی بدا باشە ئەگەر بۆ ئەگەر کەسیشی نەبوو بینی خۆی و خوای پەروەردگار لا یوکەلیف الله نەفسەن ئیلا ووسعها ئەم کەسە مادام هیچی نییە هیچیشی لەسەر نییە هەر کاتێک بووی خوا دەرگای لێکردە ئەتوانێت فیدیەکەی بە ئەگەر هەر نەشی بوو ئەوە بینی خۆی و خوا هیچی لەسەر نییە و ئەگەر ئەم کەسە بەهۆی عوزرێکی
بڵین لە ناکاوە نەخۆشیەکی هەیە نەخۆشیەکەی کە چابوو ئەتوانێت ڕۆژەکەی بگرێت و بەڵام ئەگەر نەخۆشیەکەی درێژخایەن و چان نابەوە و دکتۆرڵێ نابێ بە شێوەیەک هەر بە ڕۆژوبی ئەم کەسە فیدیەی لەسرە فیدیەکە ئەگەر توانیتی ئەیدات ئەگەر توانای هەبوو ئەیدا ئەگەر کەسێک خزمێک برایەک خوشکێک خزمێکی نێزیکی دووری زانیتی و فیدیەکەی بۆ با بۆی با باشە بەڵام ئەگەر هەر نەیبوو ئەوە هیچی لەسەر نییە و ئەگەر ئەشتوانن خزمەکانی ئەگەر زانیتیانەوە فەقیر و ئەوەیە بەر بیدەنێ و فیدیەکە بنەوە بەخۆی کابرایە کاتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی زیارم کردو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمووی کەفارەتەکەی ئەوە بەسەر 60 فەقیرە دابەشی کە لە مەدینەدا ئەو کابرایە سوێندی خوا و فەرمووی پێغەمبەری خوا لەم مەدینەدا بەڕاستی لە من فەقیرتر و هەژارتری تیانی ئەو فیدیەشم نییە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەرچنەیە خورمای هێنا و دایە و فەرمووی بڕۆ بۆ خۆت بیخۆ بۆی ئەو کەسەی کە ئاوا فەقیر و هەژار ئەگەر خزمەکەی توانیتی فیدیەکەی بۆ با ئەتوانێت هەر فیدیەکەی با بۆ خۆشی لەبەر ئەوەی ئەم کەسە هیچی نییە. بەڵێ کاکدارامان لەگەڵە لە عەربەت فەرموو کاکدارە. صاحب فەرموو إن شاء الله خوای تبارک و تعالی فەرموومان لێکا بۆ ڕێگا خێرەکان و بۆ دەرگاکانی بەهەشت. السلام عليكم ورحمة الله وبركاته. وعليكم السلام ورحمة الله وبركاته کاکدارە جان فەرموو. مامۆستا گیان لە کۆمەلگای بەشەریەتە لە بەنی ئادەم و تا خاتەمی هەرێک عەقڵێکمان هەیە جا عەقڵی من ئەوەیە ئەم قورئانە تاکیدە هەچ کەس قسەیەکە هەچ کەس خێرەکە هەچ کەس نوێژەکە حەجەکە حەمرەیەکە تاکیدێ بە تاکیدی بیکە ئەم کتابە لە حەوت طەبەقەی ئاسمانەوە هاتوۆتە خوارەوە ڕەمەزان تەواو نابێ ئێمە تەواو بین ڕەمەزان سابتە تا دنیا ئەپێچرێتەوە حەزەکەم ئەو ڕوونکردنەوەی بەم ئەم شەو سەعای 11 دکتۆر عەبدولعەزیز عومەر عەبدولعەزیز قسەیە کرد بەڕاستی ئەو پیاوە کاریگەری لەسەر دڵ هەیە قسەکانی ئەگاتە تۆ تاکید بوو لە قسەکانی ئەمە بەشێکی قسەکەم بەشێکی تریشی تەکنەلۆژیا بەشێکە لە حلمیش قورئانی پیرۆزە قورئانی پیرۆزیش خالقەکەی خوای گەورەی ئەم ئیسلامە بەردەوامە ناکەوێ خەڵک هەرچێگەکا بۆ خوای گەورە بەدڵ بیکات و دڵ مەبێ دەیخوا حافیزی بێ و سڵاو ڕێزمێ خواز بزاواتەوە کاکدارە گیان کاک محەممەدمان لەگەڵ لە سۆران فەرموو کاک محەممەد گیان. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله کاک محەممەدی بەڕێز. باش کاک محەممەد حالت خۆش بێ برای بەڕێزم. فەرموو دەست سەوت هەڵبڕە و تەلەڤیزۆنەکە و کچکە لە مۆبایلەکەتەوە بە گوێمان لە یەک بێ و بۆی منیش حاڵی بم لە جەنابەت. معاش نییە و کرێچیت وڵی تێت ناگەم سەوت زۆر ساف نییە کاک محەممەد نازانم لە خانووی کرێایی ئێ بەڵێ لە سۆران لە خانووی کرایی تو معاش خۆریش نیت ئەی پرسیارەکە چێ با لە خزمەت تابین وڵی نازانم سەوتەکەی زۆری نەتینە حاڵی نابم باش کن برایان پرسیارەکە وەرگرن و پێم بڵێن و جواب بدەێمە ئینشاڵڵا کاک محەممەد جان باشە قوربان پەیوەندی کەمانەیەک باوکی مانیمان لەگەڵە بەڵێ باوکی مانی لە کەلار لەگەڵمانە لە خزمەتیان فەرموو باوکی مانی مامۆستا گیان سوالێکمانەیە فەرموو قوربان گیان مامۆستا گیان وڵی زەکات بۆ کوڕی خۆت تەشتێنی دەکێت زەکات هەر ئەوەی پرسیارەکەت کوڕەکەت پێویستە هەراو پرسیارەکەتە جواب بدەیەمەوە ئینشاءڵڵا باوکی مانی بەڵێ فەرموو کاک رابەرمان لەگەڵ لە سەیسا فەرموو کاک رابەر. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته كاك رابري برس. دەستی ماشەکەم خوا جەزا مامۆستا. خۆشتان جەنابی باتەوە فەرموو لە خزمەتی. خزمەت لە ئێمە مامۆستا گیان بێزەحمەت پرسیارێ. فەرموو. سەرفیترێ بە وڵاتی بۆ نمونە ئەگەر کەسێک لە دەرەوەی وڵات بێ. فیدێ ڕۆژوو بەهی ئەو وڵاتە ئەدرێیا بەهی ئەیرە. هەرەوە پرسیارەکەتە
بەڵێ باشە قوربان وڵامە دێمە ئینشاءڵڵا. بەڵێ دایکی هێلینمان لەگەڵە فەرموو. السلام عليكم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. دەستخۆشی بەرنامەکە دەکەم مامۆستا. دەستی تۆش خۆش بێ خوشکی بەڕێزم. سلامت بێ وڵاوان سەرگی پرسیارمانە بێ زەحمەت. فەرموو. وڵا مەسەلەی بۆ زەکات و سەرفترەی دەرەوە چەندێکە کەیانی تۆ سێرەکەی زەکات و بڵێن زەکات نا سەرفترە و فیدیە. بەڵێ. یعنی ئەو چەندێکە کا وەکو بڵێن ئێرە نییە. بەڵێ تێ حاڵی وڵامە دێمە ئینشاءڵڵا. پرسیاری دووەمت. وڵای پرسیاری پێش ئەوایە گرێکێک بڵێ پارەیەکە بداتە خامی پێ بکڕی تۆ نەتوانی پارەکە جارە دیاری نەکرێ چ کاتێکەی دەیتەوە پارەکەی. بچێ پرسیاریش کرا تقریبا هەر لەم پرسیارش بوو. ئەوە نییە ئەو پارەی بدەیتەوە دیاری نەکردوکەی پارەکەی دەیتەوە. ئایا زەکات بۆ ئەو کەسە زەکاتی لێ کە پارەکەی داوا بە تۆ بەخەرج؟ وڵامە دێمەوە ئینشاءڵڵا. بەڵێ. بەڵێ. باشە ئینشاءڵڵا. زۆر باشە. گەیشتینە وڵامی باوکی محەممەد باسی زەکاتی مارکێتی کرد. طبعا ئەم شتانەی کە تیجارەتن ئەو دوکانانە کە شتیانتیایە ئەگەر بۆ خۆت بزانی بە ئەندازەیە کە بایی چەنگی تایە و بیخەمڵێنی بۆ نەبایی 10 ملیۆنی تیا 20 ملیۆنی تیا 15 ملیۆنی تیا تۆ زەکاتی ئەوادەی بەڵام بینی خۆت و خوا تۆزە زیاتر حسابکە بەوەی مادام حەقی فەقیر و هەژاریتە نەوە گوناهباربی هەڵەیە بکەیت و ئیتر بەو ئەندازەی کە دیاریەکەی ئەو زەکاتە ئەی هەموو ماڵێکی تیجارەت بەو شێوەیە زەکاتی لێ ئەکەوێ. کاکشا پرسیاری ئەوەی کە شاخێکیان کڕیوە ئەتوانن گژ و جیاکەی بن بیفرۆشن ئەوانە مادام ئێوە بۆ خۆتان کڕیوتانەوە بۆتە مڵکی خۆتان ئەتوانن بیشی فرۆشن. بەڵام ئەوەی کە فەرمودەکان والله ئەعلەم کە لە سەریەتی و کە ئەڵەن دروست نییە ئەوەیە کە ماڵی گشتیە کابرام بڵێن مەرعایەکی گشتیە ئیدەیەکە ئی وڵاتێکە ئی منتیقەیەکە هەموو خەڵکتیا مشتەرەکە و تیا شەریکە ئەمە بەڕاستی ئەمە نافرۆشتێ. بەڵام ئەوەی کە کەسێک ماڵێکی خۆی هەیە و بۆ خۆی بە پارەی خۆی کڕیوێتی و تاپۆی خۆیەتی و بۆ خۆی بە پارەی خۆی کڕیوێتی بەڵام کەسە ئەتوانێت بیفرۆشە و هیچ کێشەیەکی تیانە. پرسیاری ئەوەی کاکشفان پارەی قەرز ئەگەر ئەم کەسە دڵنیا بێت کە قەرزەکەی ئەدرێتەوە ئەبێ زەکاتی بدا. زانایانە فەرمون ئەگەر کەسێک قەرزێکی هەبوو لە پارێکی هەبوو لە قەرزدا دڵنیا بوو ئەیدرێتەوە بێ ساڵانە تاکو قەرزەکەی وەرەگرێتەوە زەکاتەکەی بە. بەڵام ئەگەر کەسێک پارێکی لە قەرزا بوو دڵنیا نەبوو ئەوەندەی کە دڵنیا بوو کە ئەفەوتێەوە دڵنیا نەبوو کە ئیدرێتەوە فەرموو ئەم کەسە زەکات نایە تاکو ئەو کاتێک کە وەری ئەگرێتەوە ئەگەر وەریگرتەوە زەکاتی ساڵێکەدا والله ئەعلام. کاک محەممەد باسی ئەوەی کە فەقیر و هەژارە و دوعای خێری بۆ بکەن خی پەروەردگار بە گەورەی خۆی و بە دەوڵەمەندی خۆی خی پەروەردگار ڕزق و ڕۆزی حەڵاڵت پێ بەخشە ئینشاءالله خی گەورە بە دەوڵەمەندی خۆی دەوڵەمەند بکە ئینشاءالله. باوکی مانی پرسیاری ئەوەی کە زەکات بۆ کوڕی خۆ دەشێ بەڕاستی ئەگەر ئەم کەسە ئەم پرسیارانە زۆر ئەکرێن هەموو ئەو کشتانەی کە ئەو کەسانەی کە فەرعن واتە کوڕە کچە خوشکە برایە ئەمانە زەکاتیان پێ ئەشێ بەوەی ئەگەر باوکێک زەکاتی هەبێ ئەتوانێت بیدا بە کوڕەکەی بە شەرتێک کوڕەکەی ماڵ و حاڵی خۆی هەبێ و سەربەخۆ بێ و نەفەقەی لەسەر باوکی نەبێت. کچێکی کچەکەی شووی کردو ماڵ و حاڵی خۆی هەیە ئەتوانێت زەکاتی باتێ. بەڵام بەڕاستی ئەمە ئەگەر ئەم باوکە ئەوەندە دەوڵەمەند بێ زەکاتی بێ بۆ ئێڵە کوڕەکەی فەقیر بێ بۆ ئێڵە کوڕەکەی محتاج بێ بۆ ئێڵە کچەکەی محتاج بێ قەی تێکە ئەمە بەشی فەقیر و هەژارە ئەمەی کە هاتە بەشی بیە بە فەقیر و هەژارێک و لەلایەکی ترە و یارمەتی کوڕەکە و بە یارمەتی کچەکە و بەو مادام الحەمد ناخوا ئەوەندەی داویتە تۆ زەکاتت هەیە ئەگەر ملیۆنێک بی بە کوڕەکە و فەقیر نابی ئەگەر ملیۆنێک بی بە کچەکە و فەقیر نابی زەکاتەکەشی بە فەقیرێک و هەژارێکی تر و تۆ چەند ماڵێک ئاوەدانەکەیتەوە. بەڵام لە ڕووی شەرعیەوە ئەو کوڕ و کچەیکە لە باوک و دایکیان جیابوونەتەوە هاوسەرگیریان کردو و ماڵ و حاڵ و نەفەقەی خۆیان سەر بەخۆیە
ئەم کەسە بەڵێ ئەتوانێت باوکو دایکی بەڕاستی زەکاتیان پێ بدە. کاگرابەر باسی ئەوەی کرد، باسی سەرفترەی کرد ئەوانەی کە لە دەرەوەی وڵاتن. دەبان ئێمە پێغەمبەر صلی الله عليه وسلم کە باسی سەرفترە ئەکا فەرمێ ساعێک لە خواردن بێ ئەو خواردنەی کە بۆ خۆی ئەیخوا و کە زۆربەی ئەو خەڵکە ئیخۆن بەڕاستی ئەبێ ئەم کەسەی کە لە وڵاتانی دەرەوەیە بێنن ژەمێک خواردن بۆ منە چەنگی تێئەچێ 10 یۆرۆیە 15 یۆرۆیە 7 یۆرۆیە چەندەیان دۆلاری ئەمریکیان هەر پارەیەکی ترە و لە هەر وڵاتێکە ژەمێ خواردن بە چەند تێرەخوا خواردنێکی وەسەد نە زۆر فەقیرانە و نە زۆر دەوڵەمەندانە ئەم ئەندازە پارەیە ئەیا بەچی ئەیا بە سەرفترە و ئەو کەسانەی کە فیدیشیان لەسرە بەو شێوەیە هەر لە وڵاتەکەی خۆیانە بۆ نمونە ئەگەر ژەمە خواردنەکەی بە چەند بێت 30 ئەوەندە ئەدا 30 ئەوەندە ئەدایان 29 ڕەمەزانەکە چەند ڕۆژ بێ ئەوەندە هینەکەی ئەدا فیدیەکەی ئەدا. دایکی هێڵینیشان پرسیاری ئەوەی کرد سەرفترە و ئەوانەی کە لە دەرەوە فیدیەیان لەسرە و سەرفترەیان لەسرە و لە دەرەوەی وڵات دەژێن بەو شێوەیە وەکو باسمان کرد ئەبێ ئەوان بۆ خۆیان بزانن و ئەتوانن کە بۆیان ڕوون بۆ منە کوتی 10 دۆلارە 10 یۆرۆیە 10 پاوانە نازانم چۆن ئەتوانن لەوێەوە دایک و باوکیان برایەکیان لێرە بکەن بە وەکیل و بڵێن ئەو سەرفترەمان بۆ بدە یاخود ئەو فیدیەمان بۆ دۆ بە فەقیرێک و ئەتوانن ئەمان لێرە مادام وەکیلن وەکو زانایان فەرمیانە الوەکیل و کەلئەسیلی ئەتوانن بەو شێوەیە سەرفترە و فیدیەکانیان ئەنجام بدەن و دەری بکەن. پارەی قەرزیش دایکی هێلین یەکێکی تر لە پرسیارەکانی ئەو بوو پارەی قەرز بەڵێ پارەی قەرز لەوە پێشی باسمان کرد ئەم کەسە ئەگەر دڵنیا بوو کە پارەکەی ئەدرێتەوە قەرزەکە لە قەرزەکە زەکاتەکەی ئەدا بەڵام ئەگەر دڵنیا نەبوو گومانی هەبوو یان ئەیزانی لە 180 بۆ 90 پارەکەی ئەخورێ یاخود نائدرێتەوە ئەم زەکاتی نایە کاتێک کە وەریگرتەوە ساڵێکی پێچوو دوانی پێچوو سیانی پێچوو زانانە فەرموون زەکاتی ساڵێکەدا و ئیتر ئەم کەسە هیچی تری لەسەر نییە والله ئەعلام. بۆیە بەڕێزان و خۆشەویستان ئێمە لە کۆتایی ئەم مانگە پیرۆزە داین بەڕاستی ئەبێ هەوڵ بدەین ئەو چەند ڕۆژەی ماوە لە مانگی پیرۆزی ڕەمەزان بە عیبادەت و تاعەت و خواناسی بیڕازێنینەوە و یەکێکی تر لەو عیبادەتانەی کە ئێمە بەڕاستی لەوانەیە کتایە کەم تەرخەمی بینی خۆمان و خوای پەروەردگار ئەوەیە دوعا و نزا و پاڕانەوەی لە خزمەت خوادا ئێمە بەڕاستی ئەبێ ئەوە بزانین و ئەوە حاڵی بین یەکێک لە عیبادەت و خواناسیەکان لە هەموو کات و ساتەکانە کە ئینسانی موسڵمان ئەتوانێت ئەنجامی بدا بەڕاستی دوعا و نزا و پاڕانەوەیە وەخوای پەروەردگاری سبحانه وتعالى فەرمێ وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون. خوای پەروەردگار فەرمێ ئەگەر بەندەکەی من داوای لە من کرد ئەوە من لێوەی نێزیکم و جوابی داواکانیان ئەدەمەوە و زانایان ئەفەرموون ئەم ئایەتە خوای پەروەردگار لە ناو لە بینی ئاەتەکاندا کە ئەو ئاەتانەی باسی ڕۆژوو ئەکا شەهر ڕەمەضان الذي أنزل فيه القرآن لە دوا ئەو ئاەتەم ئاەتە هاتۆ دوایی خوای پەروەردگار لە دوا ئەم ئاەتی دوعایەوە ئەفەرمێ أحل لكم ليلة الصيام الرفث إلى نسائكم زانایان ئەفەرموون لەبەرەوەی ئاەتە لە بینی ئاەتەکانی ڕۆژوودا هاتووە بەڵگەیەکی ڕوون و ئاشکرایە کە بەڕاستی لە مانگی ڕەمەزاندا خوای پەروەردگار ئەیەوێ فێرمان بکات کە یەکێک لە عیبادەت و تاعەت و خواناسیەکان ئینسانی موسڵمان لە مانگی ڕەمەزاندا ئەنجامی بدا دوعا و نزا و پاڕانەوە بێ لە خزمەت خوای پەروەردگارە و هەمومان ئێمە بەڕاستی فەقیرین هەژارین بەرامبەر خوای پەروەردگار هەمومان دوعا و نزایەکی تایبەتمان هەیە داواکاریەکی تایبەتمان هەیە بینی خۆمان و خوای پەروەردگار هەوڵ بدەین بەڕاستی لە کات و ساتەکاندا بەڕاستی لە شەودا لە ڕۆژدا لە دوان نوێژە فەرزەکان لە دوان نوێژە سونەتەکان هەوڵ بدەین لە بینی قامەت و بانگدا لە بینی هەموو ئەو کاتانەی کە وەکو پێغەمبەر فەرمی هەموو ڕۆژەوانێک دوعایەکی تایبەتی هەیە خوای پەروەردگار لێی وەرئەگرێ بە تایبەت لە ئێواران و لە کاتی ڕۆژ و شکاندندا ئەو کاتانە بە دوایدا بگەڕین و دوعا و نزا و پاڕانەوەکانمان بکەین بە ئومێدی ئەوەی خوای پەروەردگار سوبحانه وتعالى دوعا و نزا و پاڕانەوەکانمان لێ قبوڵ فەرمێت. یەکێکی تر لەو تاعەت و عیبادەت و خواناسیانەی کە ئێمە بەڕاستی لێی کەم تەرخەمین و ئەبێ سونەتێکی پێغەمبەر صلی الله عليه وسلم زیندوی بکەینەوە ئەوەیە ئیعتیکافە. ئیعتیکاف واتە مانەوە لە مزگەوتێک لە مزگەوتەکاندا بە ناوی عیبادەت و تاعەت و خواناسیەوە ئیتر تۆ دیاری ئەەکەی بۆ نمونە چەند سەعاتێک ئەمێنیتەوە نیە دەێنی ئەڵێ ئەوەندە سەعاتە ئەمێنمەوە بە نیەتی ئیعتیکاف و مانەوە لە مزگەوتە
هەتاکو ئەو کاتە تەواو بێت تۆ بۆت نییە ئەگەر عوزرێکی شەرعیت هەبێ بۆت نییە لە مزگەوت بچیتە دەرێ و هەموو کات و ساتەکانە لەو مزگەوتەیە هەر شتێ بکەی خی پەروەردگار بە عیبادەت بۆ دەنووسێ بۆیە دایکی ئیمانداران عایشە ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هەموو ساڵێک لە دەڕۆژی کۆتایی مانگی ڕەمەزانە ئیعتیکافی ئەکرد و ئەمایەوە و هەتاکو ئەو کاتەی کە وەفاتی کرد لە دوا ئەوەی کە وەفاتی کرد خێزانەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە دوا خۆی ئیعتیکافی ئەکرد و ئایان کرد و ئەمانەوە لە مزگەوتە و هەر دە ڕۆژەکە لە مزگەوتە ئەمانەوە کەواتە یەکێکی تر لەو عیبادەت و لەو سونەتانەی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە لەناو ئێمەدا خامۆش بوو و ئێمە ئیهتیمام و گرنگی پێ نادەین مانەوەی لە مزگەوتە بە نیەتی ئیعتیکاف و مانەوە بەڕاستی و یەکێکی تر لەو عیبادەت و خواناسیانە کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مانگی ڕەمەزاندا زۆر تەئکیدی لێ کردوتەوە پێغەمبەر زۆر بەخشندە بووە بەڕاستی پێغەمبەر ئێمە فێر ئەکا بەوەی ئێمەش کە بەخشندە بین دەستکراوە بین ڕەزیل نەبین چروک نەبین دەست نوقاو نەبین بەڕاستی بەڵکو مانگی ڕەمەزان فێرمانەکە و پێغەمبەر صلی الله علیه وسلم فێرمانەکە کە ئێمە کەسێکی دەستکراوە بین بۆیە عەبدوڵای کوڕی عەباس ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم أجود الناس وكان أجود ما يكون في رمضان حين يلقاه جبريل وكان يلقاه في كل ليلة من رمضان فيدارسه القرآن فلرسول الله صلى الله عليه وسلم أجود بالخير من ريح المرسلة پیغمبری خوا صلی الله علیه وسلم يعني دەستکراوەترین و بەخشندەترینی بەندەکانی خوا بووە سبحانه وتعالى و بەڕاستی بە تایبەت پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مانگی ڕەمەزاندا زیاتر بەخشندە بووە هەتاکو پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ژیانی خۆیدا هەر شتێک کەسێک داوای لێکردبێ دەستی بەڕوویەوە نەگرتو و شتەکەی داوەتێ بەڕاستی کەواتە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوە فێری ئێمە ئەکا کە ئێمەش لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا یەکێک لەو عیبادەت و خواناسیانی کە ئیکەین دەستکراوە بین بەخشندە بین خێر و سەدەقە بکەین دەستگیرۆیی فەقیر و هەژار بکەین بەڵام بە تایبەت ئەوانەی کە بەڕاستی کە فەقیرن کە هەژارن کەسێک نین بەڕاستی خەڵک هەڵخڵەتێنن بووە لەبەرەوەی ئێستا بەڕاستی ئەوەندە خەڵک زۆر بووە ئەوەندە خەڵک داوای خێر و سەدەقە و دەستپانەکاتەوە ئیتر تۆ ئێمە هەموو خەڵکەکانمان لێ تێکەڵتووە بەڕاستی ئەبێ بە دوایە بگەڕی و هەتاکو ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ خێر و چاکە لە با بەڕاستی سەریعتر بووە و پێی خۆشتر بووە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەندە حەزی لە بەخشش بووە یەکێکی تر لەو کار و کردەوانە کە ئێمە لە مانگی ڕەمەزاندا بیکەین خوێندنی قورئانە و مانگی ڕەمەزان پێ یەگوترێ مانگی قورئان مادام پێ یەگوترێ مانگی قورئان یەکێک لەو عیبادەتانەی کە بتوانین ئەنجامی بدەین بینی خۆمان و خوای پەروەردگار قورئانە لە خزمەت قورئان دابین ئەوەتانێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ الصيام والقرآن يشفعان للعبد يوم القيامة ئەفەرمێ قورئان و ڕۆژوو لە قیامەتە تکا و شەفاعە دەکەن بۆ خاوەنەکەیان کەواتە ئەگەر ئێمە لە مانگی ڕەمەزاندا مادام بە ڕۆژوین لە خزمەت قورئانیش دابین بەڕاستی خوای پەروەردگار سبحانه وتعالى ئەو قورئانە ئەکا بە تکاکارمان چۆن ڕۆژوو ئەبێ بە تکاکارمان قورئانیش ئەبێ بە تکاکارمان و ئەگەر تەماشاش بکەین پێشینە چاکەکانی ئێمە ڕەزا و ڕەحمەتی خۆیان لێبێ ئەگەر ئیمامە گەورەکانی ئەم ئومەتە ئەگەر سەرقاڵی دەرس و دەور و هەر شتێکی تر بوو بن لە غەیری ڕەمەزاندا لە مانگی ڕەمەزاندا وازیان لە هەموو دەرس و دەورەکانیان هێناوە بەڵکو بە بەردەوامی لە خزمەت قورئاندا بوون هەتاکو ئەفەرمێ ئیمامی عوسمان ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ هەموو ڕۆژێ ختمێکی قورئانی کردووە و یەکێک لەو ئیمامە بەڕێزانە ئیمامی مالیک ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ کە مانگی ڕەمەزانەها وازی لە هەموو شتێکە هێنا وازی لە دەرسەکانی حەدیث و موەطە و ئەوانە ئەهێنا ئەفەرمێ بەڕاستی بەس خەریکی قورئان خوێندن بوو لە خزمەت قورئاندا بوو بۆیە بەڕاستی یەکێک لەو عیبادەتانەی کە ئێمە ئەتوانین لەم مانگە پیرۆزەدا زۆر تەئکیدی لێ بکەینەوە زۆر ئەنجامی بدەین بەڕاستی قورئانە لە خزمەت قورئاندا بین و ئەم قورئانە وەکو پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی بە کولی حرفێکی خوای پەروەردگار دەچاکەوە بۆ ئەنووسێ و من ناڵێم ئەلیف لام میم پیتێکە و حرفێکە بەڵکو ئەڵێم ئەلیف حرفێکە لام حرفێکە میم حرفێکە کەواتە تۆ کە ئەڵێ ئەلیف لام میم خوای پەروەردگار دەچاکەوە بۆ ئەنووسێ و زانای ڕەحمەتی خوایان لێبێ ئەفەرموون لە دوا کردنی نوێژ
نوێژە فەرزەکان بەڕاستی گەورەترینی عیبادەت و خواناسیەکان قورئان خوێندنە. ئینسانی مسلمان ئەگەر خوای پەروەردگار یارمەتی بدا قورئان بخوێنێت. ئیمامی عەبدوڕەزاق فەرمێ سوفیانی سەوری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ کە ڕەمەزان هات تەڕەکە جەمیع العیبادە، هەموو عیبادەتەکانی تری واز لێ ئێنا، بە ڕۆژوو ئەبوو نوێژە فەرزەکانی ئەکرد، تەراویح و شەو نوێژەکانی ئەکرد، ئیتر ئەفەرمێ بەس خەریکی قورئان خوێندن بوو، ئەقبەلە عەلا تیلاوەتی القورئان، ئیتر بەس خەریکی قورئان خوێندن بوو، قورئانی خوێن و لە خزمەت قورئاندا بوو. ئیمامی زوهری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ فەرمێ کاتێک کە ڕەمەزان ئەهات يفر من الحديث ومجالسة أهل العلم أفرمي وازي لخوندني حديث هنا ووازي لمجلس علم وزانست وزانياري هنا بس أي فرمو شي بس قرآن يخون لخدمة قرآن دابو كواتا يكيك لو عبادة تايبتاني كبراسي إما أبي زور جرينجي بيا بدين قرآن أو أنا ما كقرآن أزانين بيخوانين وأبي زور لخدمة قرآن دابين أو أنا ما كقرآن نازانين براسي أبي إيما چی بکەین لە ڕێی مۆبایلەکان مانان لە ڕێی کەناڵەکانەوە کە قورئان لێ ئەدەن بەڕاستی لە خزمەت قورئان دابین و گوێگرتنیش لە قورئان بەڕاستی چۆن کەسێک ئەگەر قورئانی پیرۆز بخوێن و لە خزمەت قورئان دابێ ئەوەندە ئەجر و پاداشتی بۆ ئەنووسێ ئەو کەسەی کە گوێشی لێ ڕائەگرێ بەڕاستی بەو شێوەیە مەئجوورە و خوای پەروەردگار ئەجر و پاداشتی بۆ ئەنووسێ. یەکێکی تر لەو عیبادەتانە ئەوەیە خواردندانە بە خەڵک لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا، ئەوەی کە خواردنەکەی بۆ حازرەکەی یاخود کۆمەڵە شت ئەکڕیت و ئەیبێ بۆ ماڵێکی فەقیر و هەژار و کە پێویستیان پێیەتی بەڕاستی ئەمەش یەکێکە لە عیبادەتەکان. وەکو زەیدی کوڕی خالیدی جوهانی ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی من فطر صائما كان له مثل أجره غير أن لا ينقص من أجر الصائم شيئا. ئەفەرمێ هەر کەسێک ئیفتار بکاتەوە خواردن بۆ ڕۆژەوانێک ئامادەکە و ڕۆژەوانێک لەسەر خواردن و سفرەکەی ڕۆژوو بشکێنێ ئەفەرمێ ئەم کەسە بە ڕۆژوەکەی چەندە ئەجر و پاداشتی گەیشتووە، چەندەی ئەجر و پاداش بۆ نووسراوە خوای پەروەردگاری بەهۆی خواردنەکەیەوە ئەم کەسە ئەوەندە ئەجر و پاداشتی بۆ ئەنووسێ بەبێ ئەوەی لە ئەجر و پاداشتی کابرای ڕۆژەوان کەمی کردبێ. کەواتە ئەگەر بە ئەندازەیەکی کەمیش بێ بتوانین هارەیکاری یاخود ژەمێک خواردن حازرکەین و چەند ڕۆژەوانێک داوەتکەین بەڕاستی ئەمەش یەکێکە لە سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم و مەبەستمان پێ ئەوەیە کە لەم خواردنەدا مەبەستمان پێ ڕەزامەندی خوا بێ و مەبەستمان پێ شوهرەت و ناوبانگ و ئەوە نەبێ بەڕاستی. و زانا پێشینەکانی ئەمە زۆر گرنگیان بەمەداوە وەکو ئەفەرمون هەندێک لە زانایان فەرمویان لئەن ئەدعو عەشرة من أصحابي فأطعمهم طعاما يشتهونه أحب إلي من أن أعتق عشرة من ولد إسماعيل. هەندێک لە زانایان فەرمیانە ئەگەر خواردنێک دروستکەین و دەکەس لە دۆست و لە خزم و برادەر و ڕەفیقەکانمان بانکەین کە بە ڕۆژوون و لەسەر سفرەکەمان ڕۆژوەکەیان بشکێنن ئەمەمان پێ باشترە لەوەی لەلامان خۆشەویسترە لەوەی کە پارەمان هەبێ و دەبەندە لە نەوەکانی ئیسماعیل دەکەس کە بەندە بن و عەبد بن و بیان کڕین و ئازادیان کەین ئەمەمان پێ باشترە لە ئازادکردنی بەندەکان. کەواتە زانایان ڕەحمەتی خوایان لێبێ بەم شێوەیە ئەم کار و کردەوە باشانەیان کردووە و هانی ئێمەیان داوە لە ژێر ڕۆشنایی ئایەتە پیرۆزەکانی قورئاندا و لە ژێر ڕۆشنایی فەرمودە سەحەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئێمە ئەم کار و کردەوانە ئەنجام بدەین. کۆتاش لە خزمەتانە باسی کەین ئەوەیە بەڕاستی ئێمە لە مانگی ڕەمەزانە یەکێک لە عیبادەتەکان کە زۆر تایبەتە کردنی عەمرەیە، یەکێکە لە عیبادەتە تایبەتەکان. عەتا ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ بیستم لە عەبدوڵای کوڕی مەسعودەوە کە ئەفەرمێ باسی ئەکرد باسی ئافرەتێکی ئەنساری ئەکرد ئەفەرمێ دوایی فەرمووی وەڵڵی ناوەکەم لەبیر چۆتەوە ئەفەرمێ بە پێغەمبەری فەرموو ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێمە نەمانتوانی حەج لەگەڵ تۆدا بکەین، ئایا چی بکەین؟ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر عەمرەیەکت کرد لە ڕەمەزانە فإن عەمرة في رمضان حجة. فەرمی ئەگەر نەتوانیوە حەج بکەیت و بۆ نەڕەخساوە عەمرەیە بکە لە ڕەمەزانە وەکو حەجێکت کرد بێ. لە ڕیوایەتێکی تردا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی هەر کەسێک عەمرەیە بکە لە ڕەمەزانە وەکو ئەوە وایە حەجێکی کردبێ یاخود ئەفەرمێ وەکو وایە حەجێکی لەگەڵ منا کردبێ. بۆیە ئەو کەسانەی کە ئەتوانن و خوای پەروەردگار ماڵ و سامانی پێداون یەکێکی تر لە عیبادەت تایبەتەکان ئەوەیە بەڕاستی کە بتوانین لە مانگی ڕەمەزانە عەمرە بکەین. خوای پەروەردگار یارمەتی هەموو لایەکمان بدا کە بتوانین کات و ساتەکانمان بە عیبادەت و خواناسیەکان بڕازێنینەوە. خوای پەروەردگار هەموو لایەکمان لە گوناه و تاوان بپارێزێ
وخوای پەروەردگار تاعەت و عیبادەت و خواناسیەکانی ئەم مانگی ڕەمەزانەمان لێ قبول بفەرمێت لە خوای پەروەردگارە پاڕینەوە هەر مسلمانێ نەخۆشە خوای پەروەردگار شیفا بۆ نەخۆشەکانمان بنێرێ شیفا بۆ دەردەدارەکانمان بنێرێ خوای پەروەردگار لێ دەپاڕینەوە هەر مسلمانێک فەقیر و هەژارە بە دەوڵەمەندی خۆت دەوڵەمەندیان بکە هەر مسلمانەکە ئیش و کارێکی بەدەستەوەی خوای پەروەردگار تۆ بە ئیش و کارەکانیان ڕازی یا رب العالمین بۆیان جێبەجێ بکە یا رب العالمین لێت دەپاڕینەوە بە گەورەی و بەناوە پیرۆزەکانی خۆت خوای پەروەردگار مسلمانان لە هەر شوێنێکن بە عیزەتیان بکە خوای پەروەردگار لە هەر شوێنێکن عیزەتی خۆت و دەسەڵاتی خۆتیان پێ بەخشە خوای پەروەردگار یارمەتیان بدە بەسەر دوژمنەکانیان زاڵیان کە یا ڕەحمان و یا ڕەحیم و یا الله خوای پەروەردگار ڕوحم بە ئەهلی غەزە بکە بۆ خۆت بە پیریانەوە وەرەوە یا ڕەحمان و یا ڕەحیم یا الله بەم شێوەیە هاتینە کۆتایی بەرنامەکەمان سبحان ربك رب العزة عما يصفون وسلام على المرسلين والحمد لله رب العالمين والسلام عليكم ورحمة الله وبركاته